دەزانێ عەباس میلیشیاکانی عێراق کە پێیان دەڵێن گروپی لە یاسا دەرچوو کامل لە یاسا دەرچوو هەمووی میلیشیایەوە هەمووی چەکدارە بەس بەدبەختیەکەی عێراق لەوێ هەمووشی ئەگەر دژایەتی ئەمریکایە هەر شوێنێکن دژایەتی بەرژەوەندیەکانی عێراق دەکەن ینی بەرژەوەندی عێراق دەچێتە هەوڵدانەوانە ji بۆ ژناوبرنا ئابووریا عێراق ئەو لە هی عێراقی زۆر نادەن کو عێراق زۆر باشەیە من لەسەر ئەم بابەتە میوانمان هەیە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر دەکەین میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر ئەحمەد شەریفی شۆڕەڤەکاری سیاسی و ئەمنی ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە بەڕێز دکتۆر ئەحمەد شەریفی شەوتان باش زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە ئەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24 بۆ خۆت باش دەزانی لە کاتێکدا عێراق ڕێکەوتنی لەگەڵ ئەمریکا هەیە و سوودانی سەردانی ئەمریکای کردبوو بۆچی ئەم گروپە میلیشیایانە بەرژەوەندی سیاسی و ئابووری عێراق دەخەنە مەترسیەوە بسم الله الرحمن الرحيم كل عام خوای بەخشندە و مهرەبان لە سەرەتادا جەژنی ئێوە بینەرانی کوردستان 24 پیرۆز بێت بە مەزندەی من قۆناغی هەرێمی نەک بەتەنیا لە عێراق بەڵکو لەسەر ئاستی هەرێمی ئێستا گۆڕانکاریەکی ڕیشەی و گشتگیر لە ئارادایە بابەتەکە چەند پەیوەندی بە ئەنجومەنی ئاسایش و نەتەوە یەکگرتوەکان و جێبەجێکردنەوە هەیە و هەروەها دیدگای نەتەوە یەکگرتوەکان و ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکاش بۆ سیاسەتی دەرەوە بەتایبەتیش کە ئێمە باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەین کە بە گوێرەی بنەمای کارتەر بوارێکی ئاسایشی ئەمریکا و ئاسایشی نەتەوەی ئەمریکای ئەم ناوسێ ئەمە ئاستێکی هەرێمیە و دوو ڕەهەندی هەیە ڕەهەندی یەکەم ئەوەیە کە کۆتایی بە ململانەی ئایدۆلۆژیاکان بهێندرێت لە بەرژەوەندی سیستەمە سەرمایەداریەکان کە لە بەرژەوەندیە ئابوووریەکان کار دەکەن و ڕووی دووەمیشی لەسەر ئاستی ئەمنیە کە پەیوەندی بە فەرهەمکردنی ئاسایش هەیە بە شێوەیەک کە ناتۆیەکی هەرێمی لەم ناوچەیە دروست بکرێت و وڵاتان بەیەکەوە بە شێوەیەکی تەواوکاری لە ڕووی پرچەکی و سەربازیەوە دروست ببن هاوشێوەی ئەوەی کە لە یەکێتی ئەوروپا دروست بوو ئەمەش پێویستی بەوەیە کە ناوچەکە بە گشتی سەقامگیریەکی بەرزی تێدا بێت بۆ ئەوەی ئەمە دوزار ببێتە هۆکاری سەقامگیریەکی هەرێمی بۆ ئەوەی تۆ بەم سەقامگیریە بگەیت تۆ پێویستە ڕوبڕی ئەم گروپە چەکدارانیە ببیتەوە کە سەر بە ئێرانەوە وای دەبینم ئێستا لە ئێرانیش گفتوگۆ هەیە ئەگەر نهێنیش بێ زانیاری دزەپێکراو هەیە کە ئێران بۆ خۆشی بیر لەم شتانە دەکاتەوە بۆ ئەوی ڕۆڵێکی هەرێمی لە ناوچەکەدا ببینێت و خۆی لە دەسوەردانی وڵاتان دوور بخاتەوە بە تایبەتیش لە دەسوەردان لە کاروباری عێراق بۆیە ئێمە لە دوای ڕووداوەکانی غەزە ڕۆژهەڵاتی ناوەڕەت بە شێوازێکی نوێ دەبینین و سیستەمی جیهانی گۆڕانکاری بەسەردا دێت بە گوێرەی بنەمایەک کە دەگونجێت لەگەڵ دیموکراسیەت دەوڵەت دەبێتە دەوڵەتی دیموکراسیەت و یاسا باشە دکتۆر تامەژەڤەیەکی کرا و تەڤلیهەڤیەن کو لە ڕۆژهەڵاتە ناوەڕاستانە تایبەت شەڕی غەزایە و ڕۆژهەڵاتە ناویم شێوەیەکی گشتی ئەنی پرس ئەڤەیە چ پێشهاتەکان و دنابەرە عێراق و ئەمریکایدا هەیە و ئەف پێشهاتە دبەرژەوەندیە عێراقێدا بیتن بە هەمی ئالیەن خۆبە بەڵێ ڕاستیەکەی گۆڕانکاریەکی ڕیشەی و گشتگیر وەکو ئاماژەم پێکە ڕوودەدات چ لەسەر ئاستی سیاسی عێراقی بێت کە ئەمە بەرهەمی گۆڕانکاریەکی ڕوونی سیاسەتی ئەمریکای لە ناوچەکەدا بە تایبەتی لە کارەکردنی ڕۆلی خۆی لە عێراق بە دیاریکراوی و لە ناوچەکە بە گشتی چونکە عێراق خاڵێکی گرنگی ناوچەکەیە لە زامنکردنی ئاسایشی وەزە و ئاسایشی هاوپەیمانان لە ناوچەکە دەچکە عێراق خاڵی هاوبەشی نێوان وڵاتانی کەندا و سووریا ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەگەڵ ئەو وڵاتانەوە دەواازەیەکی وزەیە و بەسەر چەندین ئاراستە و دەواازەشدا دەڕوانێت ئەمە لەگەڵ سیاست و ئاراستی ئێستا ئەمریکا دەگونجێت بە تایبەتی لەوەی پەیوەستە بە گواستنەوەی دەریایی و گواستنەوەی وشکانی کە ئەمە هەمویان بەیەکەوە هاوکێشەیەک دروست دەکەن کەواتە عێراق ئەلێرەدا بەیەکی استراتیژی گرنگە لە هاوکێشەی وزە و هاوکێشەی
دەریاییش لە هەمان کاتدا بۆ ئەوی بتوانێت پرۆژەی هاوشێوە لە خۆ بگرێت لەم حاڵەتەدا پێویستە ئەمریکا بەڕاستەوخۆ لە نێو عێراق بێ لە قۆناغی داهاتوو گۆڕانکاری ڕیشەیی دەبینین بە تایبەتیش لە پرۆسی سیاسی. زۆر باشە کەواتە دکتۆر ئەحمەد وەکو ئێوەش ئاماژەتان پێدا ینی پێشبینی ئەوە دەکەن ئەگەر هاتوو ئەم میلیشیانە بەم جۆرە ڕەفتار بکەن کاردانەوەی توندی ئەمریکا بە دوای خۆی دابێنێت؟ بەڵێ ڕاستەکەی بڕیارەکەی ئەمریکا بڕیارێکی زۆر ڕوون و ئاشکرەیە دوای ئەو سەرکۆنە و ناونانی ئەو گروپانە بە گروپی تیرۆریستی ئەمە واتای ئەوەیە کە ئێستا لەسەر ئاستی یاسایی نێودەوڵەتی بڕیارەکان بە یاسایی کراون و بوونەتە بڕیاری نێودەوڵەتی لێرەدا ڕێگە دەدرێت کە تەنانەت کاری سەربازیشان بەرامبەر بکرێت. قسەکردنی کۆسکیش پیسپی سەبارەت بەوەی سوودانی نەیتوانی و ئەرکەکانی خۆی جێبەجێ بکات لەوەی کە بزەوت و سالاکیە سەربازەکان لە دژی ئەمریکا سەرکەوتونە بە سوودانی لەمە بۆیە پرۆزە و پرۆسەی سەربازی و کردەوەی سەربازی لە دژی ئەو گروپانە کارێکی و ئەگەرێکی کراوەیە ڕەنگە لە داهاتوودا نێوەندگیرێک بە دوایدا بگەڕێن بۆ ئەوەی بتوانن یەکلاکردنەوەیەک بۆ ئەم بابەتە بکەن چونکە ئەو توانانەی کە ئەمریکا هەیەی بەسە بۆ ئەوەی لە ماوەیەکی زۆر کەمدا ئەم گروپانە کۆتایی پێ باشە دکتۆر تو خۆشی دزانی و ئەvە یەکەم گرۆپ و ملیشیان نینە کوژعالی ئەمریکا دکەبنە ناوا لیستا تەرۆرێدا یعنی دە ساڵێن ڕابووریدا gelek گرۆپên din li Iraqê ji aliyê Wezareta Derve Amerîka ketîne di lîsta tîrorê da lê di heman demda çareser nebûye ji bo rewşa emnî ya Iraqê taybet bû Bexdayê beriya çendekê êrişên gropان hebûn milîşyan hebûn bo ser brand û kompaniyên Emerîkî û berjewendiyên Emerîka li Iraqê û Bexdayê pirs ev ye doktor yanî bi xistina nava lîsta tîrorê ya van gropane çareser e bû rewşa emnî li Iraqê bi şêweyekî giştî ڕاستەکەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە خۆگرتنی سیاسی جێبەجێ کردووە ئەمە بنەمای کارکردنی ئەوانەوە سوودانیش بە هەمان شێوە هەوڵی داوە لە ڕووی سیاسیەوە ئەمانە ئەم گروپە چەکدارانە ماڵی بکات و بەشداری پرۆسی سیاسیان پێ بکات سوودانی لەسەر ئەم بنەمایە هاوپەیمانەتێکی کردووە و بەشێک لەمانەی لە خۆ گرتووە تەنانەت زۆربەیان بەشدارن لە هاوپەیمانەتی ئیدارەی دەوڵەت لە بەرامبەردا ئەگەر ئەم گروپە چەکدارانە هەر شتێک لە بەرامبەر بەرژەوەندەکانی ئەمریکا لە عێراق بکەن ڕێگە پێدراو نیە و ئەمە بەشێک بە لە ڕێکەوتەکە بەڵام ئەوەی کە سوودانی نەیتوانی و ئەم بەڵێنانە بەتە سەر وای کردو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هێمای بەکارهێنانی هێز بەرامبەر بە عێراق پیشان بدات بە شێوەیەک کە لە خۆگرتنی سیاسی بۆ لە خۆگرتنی سەربازی بگۆڕێت گروپە چەکدارەکانی هەستیان بەمە کردووە ئەگەر گروپە چەکدارەکان لەم کارە بەردەوام بن ڕەنگە ئەوان کردەیەکی سەربازی ئەمریکا ببینن بە چاوی خۆیان و ڕەنگە ئەمریکا لەو چارەسەرە سیاسیانەش بگرێتە بەر کە پێویستن لێرەدا دەبێ بزانین کە هیچ نزیکێک نییە لە نێوان توانەکانی ئەمریکا و توانای ئەم گروپە چەکدارانە ئەمە جگە لەوەی ئەمە گروپێکی چەکداریە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕێگەپێدانێکی نێودەوڵەتی هەیە لە ئەنجومەنی ئاسایش بۆ وەڵامی ئەم گروپە چەکدارانە بداتەوە تەنانەت بابەتی بە ئامانزکردنیش پاساو دەبێت بە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ ئەوەی هێرش بکاتە سەر ئەم گروپە چەکدارانە بە مەزەندەی من حکوومەتی عێراقی دەسێتەوە ماکەشێوە دکتۆر ئەحمەد شەریفی شڕۆڤەکاری سیاسی ئەولەهی لە بەغدایە لەگەڵ مە بووی گەلێکی سوپاس